بەڵێوەکو دیارەکە بڕیارە کۆتایی ئەمساڵ هەڵبژاردننی عراق بەڕێوە بچێت هەڵبژاردنەکان چارەنووساز دەبن بە تایبەتی لەم کاتەدا کە کۆمەڵی کێشە و تەحەدی ڕوبەڕووی عراق بۆتەوە. ئایا دیمەنی سیاسی عراق و زمینەی سیاسی لە عراق لەبارە بۆی هەڵبژاردنێکی پاک بەڕێوە ببات بۆ گۆڕانکاری ڕیشەی لە سیستمی سیاسی و دموکراسی لە عراقدا. لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم بەڕێز دکتۆر بەسما ئەوقاتی شارەزای سیاسی و یاسایی لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆرە سپاس کە لەگەڵ کوردستان 24 با وێنە گشتیەکەی هەڵبژاردن لە عراق ببینین. پێت وایە زمینەی سیاسی و هەروەها دیمەنی سیاسی لە عراق ئێستا لەبارە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن لە کۆتایی ئەم ساڵدا؟ شەوی ئێوە باش، شەوی بینەران هەمویان باش، کەناڵی کوردستان 24 زۆر سپاسیان دەکەم. هەڵبەتە لێرەدا کەش و هاوایەکەیە کە تا ئێستا ئەگەری ئەوە هەیە کە هەڵبژاردن بکرێت لەگەڵ ئەوەی ئەو گرژیانەیە کە لە ناوچەکەدا هەنن و کاریگەری لەسەر دیمەنی سیاسی عراقەیە. بەڵام بۆچی ئەو پرسیارە دەکرێت؟ چونکە وا دیارە هەندێک لەلایەنە عێراقیەکان لەو بڕوایادان چونکە ئەو مەترسیانەی کە لە ناوچەکەدا هەن لەوانەیە هاوکار نەبن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان. زۆر باشە. دیارەکە ئێستا لەگەڵ نزیک بوونەوە لەوەی کە ئیتر وادەی ڕاستەقینەی هەڵبژاردن دیاری بکرێت هەندێک دەنگۆ هەیە لەبارەی بەشداری کەسایەتی سیاسیەکان. بۆ نمونە پاشەکشەی کەسایەتێکی سیاسی شیعەوە و موقتەدا سەدر کە بەشداری لە هەڵبژاردننی بایکۆت کردووە. ئایا زمینە دەڕەخسێنێت بۆ هاتنەکایە یا هاتنە مەیدانی دەنگی نوێ لە پرۆسەی سیاسی عراق یا ئەمە کاریگەری لەسەر هەڵبژاردننی داهاتووی عراق دەبێت؟ ئەواتە لە ئێستادا ئەوان کار دەکەن هەموارکردنەوەی چوارەمی یاسای هەڵبژاردن هەیە و هەموو لایەنەکان هەوڵ دەدەن لەو ماوەیەدا کە یاسایەکی گونجاو بۆ دۆخی ئێستا تێپەڕێنن لەوەی کە مەترسی هەندێک لایەن هەیە تا ئێستا ئەو لایەنانە. بەڵام لە هەمان کاتدا ئەمە ڕێگری ناکات لە سیاسەتدا واتە هیچ دیوارێک نییە لە بەردەم پرۆسەی سیاسی واتە بەردەوام پلانی ئەڵتەرناتیڤ هەیە، پلانی دووەم هەیە بۆ ڕەخساندنی زیاتر لە سیناریۆیەک بۆ ئەو بابەتە. هەروەها ئاماژەکانی ئەمریکاش بۆ فشاری زۆر خستنە سەر لایەنەکان بۆ ئەوەی ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێت و پێویستە ئەو حکوومەتەی ئێستا لە ئاستی داخوازی و خزمەتگوزاریەکانی هاوڵاتیاندا بێت، لە ئاستی تێرکردنی پێداویستیەکانیاندا بێت. کێشەکە لێرەدایە هەندێک لەلایەن ترسیان هەیە لەوەی ئەو لایەنەش کە دەیانەوێت لە نوێ سەر هەڵبدەن لەوانێت باشە. ئەو لایەنانە کامانن و ترسیان لە چی هەیە؟ بۆچی دەترسن لەوەی کە هەڵبژاردن بەڕێوە بچێت؟ واتە هەندێک لایەنن کە لەوانەیە لە گۆڕەپانە کۆنەکەدا هەبێت و ئێستا بە شێوازێکی نوێ خۆیان پێشکەش بکەن. ئەگەر لە ساڵێن ڕابردوودا تێبینی بکەین لە هەڵبژاردنەکاندا تا ئەو کاتەی کە حزبە ناسراوەکان هابوون ئەوان بە چەندین لایەن واتە بە چەندین شێواز خۆیان نیشاندا وەکو هەر جارە و بە شێوازێکی نوێتر خۆیان خستە ڕوو. واتە ئەمە دەکرێت ئەم جارەش دووبارە ببێتەوە و هەندێک لایەنی نوێ بێنە پێشەوە بە ناوی جیاوازە و بەڵام لە هەمان کەدا نوێنەرایەتی حزبە کۆنەکانیش بکەن یانیش حزبی نوێش دابمەزرێن. ئەمە هەمویان ئەگەرێکی کراوان واتە لەلایەن کازمیشەوە لەوانەیە لایەنێک پێت بهێنرێت. مستەفا کازمیت کردوای نزیکەی 3 ساڵ گەڕایەوە بۆ عراق کە گەڕانەوەکەی چاوەڕوان نەکراو بوو. پێت وایە گەڕانەوەی مستەفا کازمی بۆ عراق چه پەیامێکی لە پشتە؟ ئایا ئەگەر بەشداری هەڵبژاردن بکات هیچ گۆڕانکاریەک ڕوودەدات؟ ئەگەری هەیە کێ پاڵپشتی بکات یا چۆنم پرۆسەیە دەبینی؟
با ئێمە باسی ئەوە بکەین کە بەڕێز کازمی چۆن گەیشتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. با ئێمە پرسیار لەبارەیەوە بکەین لە ئەنجامی ڕووداوەکانی ساڵی 2019 بوو کاتێک خۆپیشاندانەکان عێراقیان تەنی بوو ناسەقامگیری لە ئارادا بوو. ئەو بۆ ئەو سەردەمە بۆ ئەو کات جێگرەوەیەکی باش بوو بۆ ئەو ئەگەر من بەڕاست بووی چوبم. دواتریش عێراق لە جۆرێک لە گرژی و ئاڵۆزیدا بوو لە هەڵچووندا بوو. بۆیە من پێم وایە هاتنی ئەو کات لە شتێکی لە ناکاو نەبوو کتوپڕ نەبوو بەڵکو بەرنامە بۆ داڕێژراو بوو پاڵپشتیش کرابوو لەلایەن هەندێک لایەنەکانەوە کە ئێستاش لە ناو حکوومەتدا بەشدارن. واتە ئەوان ئێستاش دەستیان دەڕوا لە ڕێکلایکردنەوەی دۆسیەکاندا پێدەچێت دەکرێت ئەم جارەشیان پاڵپشتی بکەن. بۆیە مستەفا کازمی ئێستا لێرە مەوجودە بوونی هەیە و پلانیش هەیە ئەگەر باشەکەواتە بەڕێزت پێت وایە گەڕانەوەی ئەم جارەی کازمیش لە ناکاو نییە پلانێکەیە بۆی کازمی جارێکی دیکە بێتەوە سەردەسەڵات وەکو بەشێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دەڵێن ئەو ترسەی کە ئێستا لە عێراقەیە کەسێکی وەکو کازمی دەخوازێت کە لە دەسەڵات بێت. ئەو بە هیچ شێوەیەک ئەمە شتێک کە لی داوا نەکراوە کە بگەڕێتەوە بەڵام لێرە هەندێک هۆشداری هەن بۆ هەندێک لەلایەن هەندێک لایەنەوە واتە بابەتەکە بابەتی سیاسیە نەکەمتر و نە زیاتر واتە هێز هەرێمەتیەکان ئەوە دەخوازن ئەوان واتە هیچ لانێکیش بەرهەڵستی گەڕانەوەی کازمی نەکردووە. ئەمە شتێکی زۆر واردە بۆیە ئەمە پێویستە پرسیار بکەین ئایا هیچ پلانێکی جێگرەوە هەیە ئەگەر هێزێکی هەرێمەتی یاخۆ نێودەوڵەتی فشارەکانیان زیاد بکە هیچ ئالتەرناتیفێکی دیکە هەیە بۆ ئەوەی مستەفا کازمی بیتە جێگرەوەی ئەو دۆخە یاخۆت کەسێکی دیکە. واتە وەکو زۆر هەڵسەنگاندنی زۆر کراوە بۆ کەسایەتی مستەفا کازمی بەڵام ئەمە هیچ نەسەپێنراوە کە دەبێت مستەفا کازمی ئیلا ببێتەوە سەرۆک وەزیران. زۆر باشە لە ساڵانی ڕابردوودا بینیمان کە تەحەدیاتێکی زۆر ڕوبەڕۆی عێراق بۆتەوە چ لە ململانی تایەفی و شەڕی ناوخۆیی و کۆمەڵی گرژی و ئاڵۆزی و ئێستاش لەگەڵ گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە هەیە هەڕەشەکانی سەر عێراق پێت وایە ئەم هەڵبژاردنە هیچ لە سیستمی سیاسی عێراق دەگۆڕێت بەرەو دموکراسیەت بەرەو چاکسازی لایەنی نێودەوڵەتی چۆن لەم پرۆسەیە دەڕوانن؟ واتە وڵات پێویستی بە ماوەیەکی دوور و درێژ هەیە لە ممارسەکردنی دیموکراتیەت ممارسەی دیموکراتی تا ئێستا نەگەیشتوەتە ئەو ڕووە ڕاستەقینەکەی. لێرە هەندێک شت هەیە هەندێک لایەن هەن کە سازشکردن لەسەر پۆستەکان هەیە واتە پشکێنە هەیە بوار بە لایەنەکانی دیکە نادرێت واتە لەو دیمەنەدا هەندێک لایەن هێشتا هەر بزرن. بۆیە من دەتوانم بڵێم کە پێویستمان بە زیاتر لە 20 ساڵ هەیە ئەگەر بەراورد بکەی لەگەڵ ئەوەی کە ئێستا لە ئارادایە 20 ساڵی دیکە زیاترمان پێویستە تا ئەو بەو دیموکراتیەتە دەگەین کە ئێمە ئامانجی ئێمەیە. هەروەها ئێمە دەبینین هەوڵی زۆریش هەیە و بەڵام ئەو هەموارێک کە لە یاسای هەڵبژاردندا کراوە ئەوە هیوا بەخشە کە بۆ ئەوەی هەنگاوی گەورەتر بنین بۆ ئەوەی لە بەرژەوەندی هەموو لە دەبێت. بەڕێز دکتۆر بەسما ئەوقاتی شارەزای سیاسی و یاسایی سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.